برای بەڕێزم ئێمە مردنیش هەیە، دۆزەخیش هەیە. اینجا ئەو هەموو کوشت و کوشتارە هەیە. فڵان کەس غەزووری کوشت، فڵان کەس زاواکەی کوشت، فڵان کەس مناڵی کوشت، فڵان کەس ژنی کوشت، فڵان کەس وای کرد. ئەمە هۆکاری چییە براکانم؟ سوپاس و شکوری خوا بکەین کە خوای گەورە هیدایەتی داوین بۆ ئیسلام و ئەو هیدایەتەش ئەزانی چۆن معالەجاکری عەزیزەکانم. بەردەوام ئیمانت دەمەزەر بکەیتەوە. سەحابەکان بە یەکتریان ئەوت وەرە دانیشە با سەعاتێک ئیمان بێرین. لەم دنیا جەنجاڵی کە جەنابتی تایە پڕە لە تەماح 1442 ساڵ دوورکەوتیتەوە لە میشکاتی نوبووەت. ئەنواع و ئەشکاڵ ئەفکاری ساقط خۆی کردەتە ناو کۆمەڵگەی موسڵمانانە. هەرچی خراپەکاری هەیە لە ناو وڵاتی موسڵمانانە هەیە. بەزەیە کرد بە خۆتا بێتەوە پێش ئەوەی کەوەها یەکەم ژیانی دۆزەخمان لە مردنەوە دەست پێ بکات. کاتێکیش کە مردن دێ عەزیزەکانم، ئەو خەڵکەی کەوەها ئێستا قەبرسانێک لەو بەرەوەیە، بڕۆ بۆ لای دەوڵەمەند و فەقیرەکانی، بڕۆ بۆ لای نەخۆش و لەشساغەکانی، بڕۆ بۆ لای کاربەدەست و کار بەسەرا سپێنراوەکانی، بڕۆ بۆ لای جوان و ناشرینەکانی، بڕۆ بۆ لای نێرینە و مێینەکانی، لێی بپرسە بۆچی حەزەکا بێتەوە بۆ دنیا. والله هەموو تەمەنای ئەوەیە یەک سەعاتێک لە دنیای توا بێتەوە تەنها ئیمانی دەمەزەر بکە. ئەویش بەچی؟ بەوتنی لا إله إلا الله محمد رسول الله، بەوتنی کلیلی دەرگەی بەهەشت لەگەڵ خۆیان بیبا لە قەبرستان بەکەڵکی بێ. هیچ کەسێک لەوانەی ئەوێ نییە لەو قەبرستانە و لە کۆی قەبرستانەکانی دەور و پشتمان بێتەوە بۆ دنیا بڵێ واللهی تەکەتولم کەم کرد، ئەم جارە بڕۆمەوە لە ناو حیزبەکەی خۆما فڵان و فڵان ئەکوژم. واللهی هیچ کەسێکی تیان نییە بڵێ ئەم جارە بڕۆمەوە نەمەزانی وەخت خۆی کەسابەت باش بکەم، ئەم جارە دینار و دۆلارەکەم زیادەکەم. چکۆم ئینسانی عاقڵ پێش ئەوەی بکەوێتە سژنەوە پارێزکاری لە خۆی ئەکا، نەکەوێتە سژنەوە. چکۆم سجن پێی ئەوترێ مەقبەرەت الئەحیا، گۆڕستانی زیندوەکانە. تۆ ئەگەر هەرچەندێ پیاوێ عاقڵ بی لەبەر یەک بیعەقلیەکی دنیا فەرجینی قایم بێ لە ڕووتان، لەسەر ئەو جادەیە دوو مناڵ شەڕێکت تێفرۆشن تەقەلەیەکێکیان نەکەی، کاتێ چاو ئەەکەیتەوە لەو ڕێز و شکۆیی لە ناو کەسوکار و عەشرەتەکەت هاتە لەگەڵ دوو مناڵی دز و جەردەیە لە سژندات ئەنەن. چەندە ناخۆشە بۆ کەسایەتی. قەبرسانیش ئاوایە براکانم کە ڕۆیشتیتە قەبرسان اینجا دەستی خۆت ئەگازی. الناس نیام ئیذا ماتوا استەیقەظوا. ئەم خەڵکەی بینیتە ئێستا خەوتووە، خەوتووی موچە و مەعاشە، خەوتووی خۆڵبارینە، خەوتووی داوای بارانە. گەنجەکانیشمان کەوتنەتە دوای لەزەتی دنیا. کورە کاتێک کە ئەمری لەوێوە زنووە بیتەوە، خوای گەورە باسییانەکە فەرمێ فەیەقول رەبی لەولا ئەخەرتەنی إلى ئەجەل قەریب. والله عەزیزەکەم خوا ئەجەل من دوو تو دوا ناخات. دەوڵەمەند و فەقیر، دەسەڵاتدار و بێدەسەڵات، ئەمە مەسیرێتی. چوویتە ئەوێ ئەنجاڵی خوای یەک تۆزێتر، یەک تۆزێتر. ئەزانی بۆچ ئەوەت لە مردنیشەوە دەست پێکە؟ لەبەرەوەی جەنابت کە ئەمری هەر ئەو دەقەیە ڕوحەکەت پێی ئەڵێن خەڵکی بەهەشتە یا خەڵکی دۆزەخە. هەر ئەو دەقەیە مەلائیکە دێتە شوێن دوو بۆ ئاسمانت ئەبا کە لە یەکەم ئاسمان فڕە درایتە خوارەوە ئەنجاڵی خوای پەروەردگار. خۆ تۆ زۆر بەبەزەیت. یەک تۆزێکی تر مەجالم بدە، لعلی ئەعمل صالحا فيما تركت. ئەو کردەوانی کە چاک بوو تەرکم کرد ئەگەڕێمەوە سەر چاکەکاری. خۆشەویستان، بۆیەش ناو باسی مردن و جەهەنەمە کە مەبەستم ئەوە نییە بتان ترسێنم، مەبەستم ئەوەیە پیاوی عاقڵ لە ترسەوە ئەبێتە پیاوێکی عاقڵ. ئەگەر ئەو جەهەنەمە نەبوایە، ئیمامی عومەرە فەرمێ بەخوا ئەگەر جەهەنەم و قیامەت نەبوایە خەڵکیت ئەبینی زۆر بە شێوازێکی خراپتر. ئەزانی بۆ ئەو خەڵکەی کە ئەیبینی سەرەڕای بوونی مردن ئەزانی چ مردنێک زۆر کەس هەبوو لەگەڵ خێزانەکەیە تەمەنای ئەکرد 100 ساڵی تر بەیەکەوە بژین، لەگەڵ پیاوەکەیە، لەگەڵ کوڕەکەیە، لەگەڵ پۆست و دەسەڵاتەکەیە، زۆر بەزووی لەگەڵیدا ئەبڕێ. ئەوە ئەو مردنەیە عەزیزەکەم. ئەگەر ئەو مردنە نەبوایە کە ڕەشمەی خەڵکی زاڵم و بێدین و خراپەکار و مرتاحی ئەهلی ئیسلامی دابین کردووە، خەڵکی زۆر توغیان ئەیگرت. ئەگەر دۆزەخ نەبوایە و قیامەت نەبوایە خەڵکی لە چ شتێک سڵی ئەکردەوە؟ برای بەڕێزم ئێمە مردنیش هەیە، دۆزەخیش هەیە. اینجا ئەو هەموو کوشت و کوشتارە هەیە. فڵان کەس غەزووری کوشت، فڵان کەس زاواکەی کوشت، فڵان کەس مناڵی کوشت، فڵان کەس ژنی کوشت، فڵان کەس وای کرد. ئەمە هۆکاری چییە براکانم؟
هۆکاری نەترسانە لەو مردنەی کە واقعە کە دێتە پێش. ئەنجا با ئێمە بۆ شتێک هەوڵ بدەین کە قیامەتی خۆمانی پێوە بەد.